بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست گفتوگۆکان لەبارەی پرۆژە یاسایی بودجەی عێراق بەردەوام و چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا پەرلەمانی عێراق پرۆژە یاسایی بودجەی عێراق بۆ ساڵی 2019 پەسەند بکات. بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوێی پرۆژە یاسایی بودجەی عێراق و پشکی هەرێم و وچەی فەرمانبەران و پێشمەرگە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. پرۆژە یاسایی بودجەی عێراق لە قۆناغی کۆتاییدا بۆ پەسەندکردنی تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم هیچ قسەیەکی لەسەر بودجە نەکردووە. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بەردەوامە لەسەر گفتوگۆکانی لەسەر پرۆژە یاسایی بودجەی عێراق بۆ ساڵی 2019 و چاوەڕوانیش دەکرێت تاوەکو کۆتایی ئەم مانگە پرۆژە یاساکە لەلایەن پەرلەمانی عێراق پەسەند بکرێت. ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە هەوڵی ئەوەدان زۆرترین مافی هەرێم لە پرۆژە یاساکەدا بچەسپێنن. لە پرۆژە یاساکەدا توانراوە بڕگەیەک لە مادەیدا دەستکاری بکرێت کە ناردنی موچەی فەرمانبەران و پێشمەرگە وابەستەی مەلەفی نەوت ناکرێت. بەڵام ئەم بڕگەیە ناڕەزایەتی بەشێک لە پەرلەمانتارانی لایەنە عێراقیەکانی لەسرە ئەگەر بەبێ دەستکاری پەسەند بکرێت لە بەرژەوەندی دۆخیابووری هەرێم و باشکردنی موچەی فەرمانبەراندایە. هەرچەندە پەرلەمانتارانی کورد لە بەغداد خەریکی داکۆشی لە موچەی فەرمانبەرانن، بەڵام تاوەکو ئێستا هیچ قسێکی فەرمی لەسەر بودجە نەکراوە. پەرلەمانتاران و خەڵکی کوردستانیش چاوەڕوانی ئەوەن ئایا حکوومەتی هەرێم پابەندی یاساکە دەبێت و نەو تەسلیم دەکات یان نا. چەند جارێکی ژەندامانی لیژنەی دارایی داوایان کردووە حکوومەتی هەرێم بەڕوونی ڕای خۆی لەسەر بودجەی عێراق بڵێت و ئەگەر پابەندیش نابێت هۆکارەکەی بۆ خەڵک ڕوون بکاتەوە. بەهۆی ناکۆشی نێوان لایەنەکان پەسەندکردنی پرۆژە یاسایی بودجەی عێراق بۆ ساڵی 2019 دواکەوتووە. پشکی هەرێمیش لە پرۆژەکەدا بە لە سەدا 12.67 دیاری کراوە و لە بەرامبەریشدا هەرێم دەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی عێراق. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەکەمان داگە. سەرەتا لەوە دەست پێ بکەین هەوڵەکانی پەرلەمانی عێراق لە مەسەلەی پرۆژە یاسایی 2019 بەکوێ گەیشتووە، تاکوێ مەسەرەن پێشبینی دەکرێت لە ماوەیەکی کەمدا بودجەکە پەسەند بکرێت؟ بەناوی خوای بەخشندەی مێرەبان، سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەرانتان. لە ڕاستیە کۆبنەوەکانی پەرلەمان چڕکراونەتەوە بۆ پرۆژە یاسای بودجە. ئەمڕۆ پەرلەمان کۆبنەوەکانی بەردەوام بوو بۆ تێبینی ئەندامان و فراکسیۆنە سیاسیەکان. لە هەمان هاوزەمان لەگەڵ ئەمان لیژنەی دارایی کۆبنەوەکانی بەردەوام بوو لە شوێنێکی تایبەت کە بۆ ئەوەی کارەکانی تەفەڕق بێ بۆ ئەو بابەتە. ئەمڕۆ توانیمان کۆمەڵێک دەستگا و دامەزراوە بینین، چونکە کۆمەڵێک دەستگا دیاری کرابوون بۆ ئەوەی بیان بینیون لە نزیک ئابزین گرفتیان چییە. بۆ نمونە وەزارەتی ئیتیساڵاتمان بینی ئەمڕۆ، هەیئەی ئەعلام و ئیتیساڵمان بینی و لیژنەیەکی سیاسیشمان پێگەێنا بۆ ئەوەی لەگەڵ فراکسیۆنەکان دانیشێ، لەگەڵ هەرێمی کوردستان دانیشێ تاوەکو بتوانێت گرفتەکان لە ماوەی ئایندا. لە ڕۆژی شەممە لیژنەیەکی کە پێگەێنراوە، لیژنەیەکی 4 کەسی کە ئەو لیژنە 4 کەسیە بۆ ئەوی بتوان تێکستەکانی نێو پرۆژە یاساکە تاوتێ بکەن تا کارەکە بە چەند لیژنەیەکی فەرعی کۆتایی پێبێت و بابەتەکە بە ئاسانی بکەوێتە بەردەستی پەرلەمان و لە هەفتەکانی داهاتوودا، چونکە ئێمە لیژنەی مالی لێرە ئەمێنینەوە هەتاوەکو هەفتەی داهاتوویش لە کاتێکا پەرلەمانتارەکانی دیکە ئەگەڕێنەوە بۆ پارێزگاکانی خۆیان. دوای ئەوە لە هەفتەی داهاتووتر واتە لە ماوەی 2 هەفتەی دیکەدا خوازیارم کە بتوانین پرۆژە یاساکە تەزدیق بکەین. بەڵێ، سەبارەت بەوەی کە بەڕێز باس لەوە کرد کە لیژنەیەک کە قسە لەگەڵ حکوومەتی هەرێم دەکات، لیژنەکە کێ یاخود سەردانی هەرێمیش دەکەن ئەو لیژنەیە؟
لە پێشنیاری ئەوە کرا کە لیژنەیەک پێک بێنرێت لەسەر مستەوایەکی سیاسی کە لەگەڵ چونکە فراکسیۆنە سیاسیەکانی نێو پەرلەمان هەریەکەیان تێبینی خۆی هەیە لەسەر پرۆژه یاساکە لە ناو فراکسیۆنەکانە فراکسیۆنە کوردیەکانیش تێبینی خۆیان هەیە بۆیە ئەو لیژنەیە پێگەێنراوە کە هەم سەردانی فراکسیۆنەکان بکات لە بەغدا و بۆ کێشەکانی هەرێمیش سەردانی هەرێمی کوردستان بکات تاوەکو لە نزیکەوە بزانێت کێشەکانی هەرێم چین لە تاوتوێ ئەو بابەتە بکە و مناقەشەی لەگەڵ هەرێمی کوردستان بکە چونکە تا ئێستا لێمان لای ئێمە ڕوون نییە لە لای لیژنەی مالی ڕوون نییە کە ئایا هەرێمی کوردستان پابەند دەبێت بەو بڕەنەوتەی کە دیاری کراوەوە بەو برگانەی لە ناو موازنەی ئیتیحادیە هاتووە بۆیە ئەو لیژنەیە سەردانی هەرێمی کوردستانی ژەکات. بەڵێ لیژنەکە دواتر قسە لەسەر لیژنەکەش دەکەین کە بەس سەبارەت بە دوایین هەوڵەکانی ئێوە بۆ مەسەلەی موچەی فەرمانبەران و پێشمەرگە چیتان کردووە ئایا بەستراوەتەوە بە مەسەلەی نەوتەوە؟ طبعا ئێمە پرۆژه یاساکە ئەگەر ملاحەزە بکەی چەند نوسخەیەک هات نوسخەیەکی نافەرمی هات کە 128 تریلیۆن دینار بوو نوسخەی دووەم هات کە نوسخەیەکی فەرمی بوو 132 تریلیۆن بوو ئەوەی کە نیاز هەبوو بیگەرنەوە بۆ حکوومەت دوای حکوومەت داوای کرد کە نەگەڕێتەوە تعدیلاتی تیاکە آخر نوسخە کە هاتووە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە لە ناو هۆڵی پەرلەمانە 133 تریلیۆن دینارە لە مادەی دا و لە هەندێک ماددا گۆڕانکاری کراوە بەڵام لە نوسخەیەکی دوای ئەوە هاتووە کە ئەمە جۆرێک لە ئیرباکی دروست کردووە بۆ لیژنەی مالی کە هەندێک دەستکاری مادەکان کراوە لەوانە مادەی دا بە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان بەڵام ئەم بابەتە تا ئەندازەیەک بۆ ئێمە بێتە جێگەی مشتومڕ چونکە لەم لاولا ئەبیستین کە هێزە سیاسیە شیعەکان باسییان لەوە کرد کە ئەوان ئەم بابەتە جێگەی قبول نییە چونکە ناکرێت هەرێم پابند نەبێت لە هەمان کاتشا موچەی فەرمانبەرانی بۆ بڕات چونکە ئەوە شارای عراقی قبولی ئەوە ناکات چونکە لە ئێستادا شەقامی عراقی لە بەسرا لە پارێزگاکانی وەسەط و جنوب با بڵێن لە هەیەجانێکی گەورایە کە دەوای خزمەتگوزاریەکەن بۆیە ترسی ئەوەمان هەیە شەقامی عراقی دوای ئەوەی ئەم بابەتە تەسری پێکرێت لە ناو شەقاما باسەکرێ هەندە پەرلەمانتار باسیەکەن بۆیە لیژنەی مالیش لە ژێر فشاری شەقامی عراقیە گۆڕانکاری لەم بڕگەیا بکەن ئێمە هەوڵی زۆرمان داوە تا ئێستا کە باسمان کرد وەزعی حکوومەتی هەرێم لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان دوو بابەتن گیان لە یەکتر هەرێمی کوردستان فەرمانبەرەکان گیان لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە فەرمانبەران و پێزی پێشمەرگە دوو بابەتن ئەبێ جیا بکرێنەوە لە دەسەڵاتی سیاسی کاتێککە دەسەڵاتی سیاسی نەود ڕادەست ناکات تاوانی فەرمانبەرانی تیان نیە تاوانی پێشمەرگەی تیان نیە ئەوانیش حەزەکەن هەرێمی کوردستان نەوتەکە ڕادەست بکە بۆ ئەوی بودجەکە بە ئاسانی بگاتە بەردەست ئەوان بۆیە داوای ئەوەمان کردووە ئەوان تەعاتوفێکیان هەیە لەگەڵ ئەم بابەتەی ئێمە بەڵام دیوەکەی دیکەی ئەڵێن ڕاستە ئێمە تەعاتوفمان هەیە لەگەڵ هێزی پێشمەرگە تەعاتوفمان هەیە لەگەڵ فەرمانبەرانی هەرێم بەڵام ناتوانین هەرێم هیچ جۆرە هاوکاریەکی داهاتی ئیتیحادی نەکات ڕازی بین لەسەرەوەی موچەی بۆ بنێرێت بۆی ئەوان داوایان لە ئێمە کردووە کە ئالیەتێک بدۆزینەوە هەماهەنگ بین لەگەڵیان تاوەکو بتوانن ئەو بابەتە یەکلا ببێتەوە بە شێوەیەک لە شێوەکان داوای ئەوەیەکەن کە هەرێمی کوردستان پابەندی خۆی ڕابگەێنێ بەوەی کەوا ئەو نەوتەی دانراوە لە ناو موازنەی ئیتیحادیە پابەند بێ بەوەوە ئەوان لە مقابلا هیچ لاریەکیان نییە لەوەی فەرمانبەرانی هەرێم و بودجەی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێ بۆیە تا ئێستا لەو مناقەشەیان و ڕۆژی یەکشەممەش هەمان مناقەشە دەست پێکاتەوە حاڵەتێکی دیکایە لەوەی ئێمە تا ئێستا کۆمەڵک گۆڕانکاری هەیە کە ئەوە بژاردەی یەکەمانە کە ئەوە بژاردەیەکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان و مادەی دەی فەقەرەی جیم بژاردەی دووەممان ئەوەیە ئەگەر لە حاڵەتێکا گرفت بۆ ئەم بژاردەیە دروست بوو ئەوە داوای ئەوەمان کردووە ئەو ڕۆژەش وەکو نوێنەرانی کورد داوامان لە سەرۆکی پەرلەمان کرد کە هاتبووە لیژنەکە
کە ئێمە ڕازی نابین بەو ڕێژەی دانراوە و ڕازی نابین بەو پشتە قەرزەی دانراوە و ڕازی نابین بەوەی پێشمەرگە بەو شێوەیە بنووسرێ و ڕازی نابین لەوەی کۆمەڵێک مادە لە ناو سیادایە و سیادی نییە. ئەگەر ئەوەی یەکەمیان مادەی دەفەقەرەی جیمان سەرکەوتوو نەبوو ئەوە هەوڵەدەین لە برگەکانی دیکە قەرەبووی ئەو بابەتە بکەینەوە، بەڵام دوجار لە هەموو حاڵتەکان نابێ هەرێمی کوردستان پابند بێبان نادەینەوتەوە، چونکە ئەو قەزیە بۆ شەقامی عراقی و بۆ پەرلەمانتارەکان جۆرێک لە ئیحراجی دروستەکە کە هەرێمی کوردستان نەود ڕادەست نەکا بەڵام موچە و بوجەی بۆ ڕەوانە بکرێ. بۆیە خوازیارم هەرێمی کوردستان دیراسەیەکیان بابەتە بکە و ئەوەش بە ڕوون و ڕاشکاو بڵێم کە کۆمەڵێک ملاحەزاتمان کات خۆی بە وەزیری دارایی وتبوو. وەزیری دارایی ڕاستە لە هەندێکیا مەسەن لە ڕووی ڕێژەوە ڕێژەی تەواوی کوردستانی دانە نابوو قەرزەکانی بە شێوەیەکی یەکسان، بەڵام لە ڕووی ئەم مادەیدەوە ئەم فەقەرەیە کە وەزیری دارایی توانیوێتی تۆماری بکە جێگەی دەستخۆشیە بۆ وەزیری دارایی کە توانوێتی ئەم بابەتە تۆمار بکە لێرە، چونکە من بە تەبیعەتی خۆم لە هەچکا چاکە ببینم دەستخۆشی ببینم دەستخۆشی لێ یەکەم و لە هەچکاش ڕەخنەم هەبێ ڕەخنەی خۆمەگرم زۆر بەڕاشکاوم. بۆیە ئەمە بابەتێکە کە جێگەی دەستخۆشیە، بەڵام ئەوەی کە بە ئێمە وتراوە لە ناو لیژنەی مالیا و ئەوەی کەوا جۆرێک لە پرسیارمان کردووە یا کە مناقەشاتی لاوەکی دروستە بێ پێم وایە ئەو برگەیە بە ئاسانی تێپەڕ نابێ. بەڵێ بەڵام هیچ ئێوە لە ناو پەرلەمانی عێراق کە ژمارەی پەرلەمانتارانی کورد ناگاتە 60 پەرلەمانتار پێ دوایە دوجار بە فشار ئەو بەرگەی کە تێیدا 454 میلیارد دینار بۆ فەرمانبەراندانراوە 67 میلیارد بۆ پێشمەرگە مانگانە ئەوە پێ دوایە لا دەبرێت لە کۆتاییدا؟ ئەوان ئامادە نین ئەمە لابن و بە هیچ شێوەیە دەستکاری ئەم بڕە ناکەن، چونکە ئەوە ئیستیحقاقی هەرێمی کوردستانە. ئەو برگە گۆڕانکاری بەسەر دێنن ئەڵێن ئێمە ئەمە لە مقابلی ئیلتیزامی پابندبوونی هەرێمەوە داهانین. بۆیە برگەکە لە هیچ کاملاندا پەرلەمانەکان باز لەوە ناکا کە ئێمە ئەو برگەیە دەستکارەکەن. بەشی دووەمی برگەکە بریتیە لەوەی ئەگەر هەرێم ئیلتیزامی نەکرد ئەوە حکوومەتی ئیتیحادی هیچ ئیلتیزامێک نانێرێ بۆ هەرێمی کوردستان، تەنها ڕاتبی فەرمانبەران موچەی فەرمانبەران لەگەڵ موچەی پێشمەرگە. ئەوان ئەم برگەیە گۆڕن بە ئەوەی ئەبێ هەرێم ئیلتیزامی نەوتی بکە. ئایا چۆن ئیلتیزامی نەوتیەکە ئەوە لە ئێستادا بۆ سیاغەیەکی قانونی ئەگەڕین ئێمە شووەوانیش تا بتوانین فەرمانبەرانی هەرێم ڕزگار بکەین لە دەستی هەرێمی کوردستان و لە دەستی ئەم برگە قانونی کاوانەیانەوێ داینێن. بەڵێ بەس سەبارەت بە حکوومەت هەرێم تاکو ئێستا بە فەرمی چی بێەوە نەگوتووە لەبارەی ئایا پابند دەبێت پابند نابێتەوە کارەکەی بۆ ئێوە ڕوون بکاتەوە؟ دیارە حکوومەتی هەرێم پێویستی بەوە نییە قسە لەگەڵ ستافی پەرلەمانیا بکات، چونکە حکوومەتی هەرێم لە یەک حیزب و دوو حزبات چڕ بووەتەوە. ئەوان پێچێ لەگەڵ تەنها وەزیری داراییە، بەڵام لێرەوە جێگەی دەستخۆشیە لە بەڕێز ئامانج ڕەحیم کە هەماهەنگە لەگەڵمان لە ئێستادا لەسەر خەتە بۆ ئەوەی بتوانین بە هەماهەنگی هەردوولا وەکو سکرتێری ئەنجومەنی وەزیران بتوانین لەو سیغەیە دەرچین یا سیغەیەک بدۆزینەوە کەوا بە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دروست بێ. بەڵێ بەس ئێوە خۆتان هیچ زەمانات تێک نادەن بە خەڵک کە لە دەرەوە ئێوەی کە هەرێم پابند نەبێ بە ناردنی نەوت هەم موچەی فەرمانبەران بێ هەم موچەی پێشمەرگەش بێت؟ لە ڕاستیە زەمانەتی نییە، یعنی من زۆر بەڕاشکاوی ئەڵێم ئەگەر حکوومەتی هەرێم پابند نەبێ
ئەم بابەتەی کە باسیەکەم زەمانەتی نییە کە فەرمانبەران موچیان بۆ بێ و پێشمەرگە موچیان بۆ بێ، چونکە ئەمە بڕگەیەکە لەوە چێ زۆرینەی هێزە سیاسی شیعی و سونیەکان کۆک بن لەسەرەوەی نایڵن ئەم بڕگەیە تێپەڕێ. دوجار نازانم ئایا فشاری دەرەکی ڕۆڵیە بێ، ئایا هێزە کوردیەکان کاتێک کامانەوێ بایکۆتی دانیشتەکانی پرۆژه یاساکە بکەین ڕۆڵیە بێ. ئێمە هەموو ڕێگەکان ئەگرینە بەر بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەی پێشمەرگە دابینکەین، بەڵام لە ڕاستیە هیچ گەرنتێکمان پێ نییە و لە ڕاستیە ناتوانم هیچ زەمانەتێک بدەمە خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی. ئەمە ڕاشکاو بم لەگەڵ خەڵکە و بە ڕاشکاویش لەگەڵ حکوومەتی هەرێما بڵێم کە ئەمە مجازەفەیەکی گەورەیە ئەگەر ئەو پابندیە جێبەجێ نەکا. بەڵێ بەس پێشتر فشارێکە بوو لەلایەن ئەمریکیەکان و سندوقی دراوی نێودوڵەتی بەوەی 370 ملیار لە دەرەوەی پرۆژە یاسای بودجە بنێرێت بۆ هەرێم. ئەم ساڵم فشارە هەیە؟ لە ڕاستیە سندوقی نەقدی دەولی ئیتفاقێکی هەبوو لەگەڵ عێراق، ئیتفاقی ئیستعدادی ئیتمانی بۆ ئێستا و ئیتفاقەوە سێنراوە، بۆیە سندوقی دراوی هیچ جۆرە فشارێکی نییە لە سەر عێراق. وەزیری خارجی ئەمریکی دوێنێ لێرە بوو، کۆبوونەوەی کرد لەگەڵ سەرۆکی پەرلەمانە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە و بەرەو هەرێمی کوردستان هاتووە دیارە. لەوێش کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی ئەوێ کردووە. ئەگەر ئەم فشاری ئەمریکیەکان یا فشاری ئێرانیەکان چونکە ئەمڕۆژ شاندێکی گەورەی ئێرانی لێرە بوون لەگەڵ وەزیری نەوتی عێراقا دانیشتن و ئەگەر ئەمانە فشارێک دروستکەن تا ئێستا هیچ شتێک دیاری نییە، هیچ شتێک وازەح نییە، بەڵام ئێمە بێ بابەتی خۆمان یەکلایی بکەینەوە کە بێ چاومان لەوە بێ کە ناکرێت دووبارەی ئەو قەیرانە بکەینەوە فەرمانبەران بخەینە ئاستێکی ناڕەحەتیەوە و موچەکانیان مجازەفە پێوە بکەین. بەڵێ ئەگەر هەرێم پابند بێت بە یاسای بودجەوە بڕێ و پارەی کە بە تاوی دەنێندرێت چەندە؟ ینی ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان ئایا بەشی خزمەتگوزاری و بەشی موچەش دەکات لە هەرێمی کوردستان؟ سەرەوە هەرێم وەڵامیەوە بە 9 تریلیۆن و 700 ملیارە ئەوەی کە دانرا. اینجا نازانین فیالیات کەمەکە لەو بڕە مەرج نییە و بڕە پارە هەمووی بێت. دیوەکەی دیکەی ئەوەیە کەوا ئێمە هەموو هێزە سیاسیەکان فشارێەوەکەین کە ڕێژەکە بگۆڕین بۆ 13.92 و بڕی پێشمەرگە یا بکەینە عەدەد یا بیکەینە مەبلەغ و ئەو قەرزانەی کە دابین کراوە لە ئیسیسماریە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ئەگەر هەرێمی کوردستان پابند بێ ئەوە موچەی فەرمانبەران بە تەواوی دێت و بەشی تەواوی فەرمانبەرانی هەرێمەکات. بەڵێ بەس سەبارەت بە پێشمەرگە بۆچی ڕێژەی حەجی شعبی وەکو ڕێژە دیاری کراوە بەڵام ڕێژەی پێشمەرگە نە بە ژمارە دیاری کراوە نە بودجەکەشی لە پرۆژە یاسای بودجە وەکو ژمارە دیاری کراوە؟ ئێمە لە 2015 لە ڕاستیا خەریکی ئەو بابەتین تا ئێستا نەمانتوانیوە بەهۆی ئەوەی لە ساڵانی پێشوا کورد لە کاتی بەهێزیان نەیتوانیوە ئەم پرۆژە ئەمە بە وەکو پرۆژە یاسایەک جێبەجێکە. لە ماوەی 2015 داوامان کرد، لە 16 داوامان کرد، لە 18 داوامان کرد 100,000 پێشمەرگە بۆ هەرێمی کوردستان وەکو عەدەد بنووسرێ، بەڵام دیارە هێزە سیاسیەکان ئێمە هەندێک بووین بە دوو بەشەوە، 4 فراکسیۆن لەلایەک و فراکسیۆنێکی دیکەش لەلایەکی دیکە بوو کە هەماهەنگمان نەبوون، بۆیە نەمانتوانی سەرکەوتوو بین چونکە واقعەکە وای لێ هاتووە کە ئەگەر ئەو تەفاوزەی کاکرێ لەگەڵ هەرێمی کوردستانە ئەگەر ئەوان نەیەنە سەرخەت ئەوە ئەو بابەتە جێبەجێ نابێت. بەڵێ
ئەی سەبارەت بە مەسلەی کەسوکاری شەیدان باز لەوە دەکرێت کە لە 2019 موچەکانی ناوتەی عێراق کرێم کەسوکاری شەیدان وان فالکراون و زیندانیانی سیاسی لە پرۆژە یاسای بودجە هیچ شتێکراوە بۆ ئەو چین و توێژانە کە ئەگەر هەرێم پابندی یاساکەش نەبێت لە بەغدادەوە موچیان بۆ بنێردرێت؟ ئێمە پێشتر مناقەشەی و بابەتەیەمان کردبوو لە لیژنەی مالی ئەم ڕۆژی پێشتر مناقەشەمان کردبوو کە کاتێک تەڕەحمان کرد ئەندامانی لیژنەی مالی زۆر خۆشحاڵ بوون بەوەی کە ئێمە سەرتاسەری عێراق یەک دەستگای شەیدانی هەبێ و لە ڕۆژی پێشوویشدا بەڕێز بەرپرسی موەسسەی شوهەدا و سوزەنای سیاسی هەردووکیان هاتنە لیژنەی مالی و ئەوان ئەو بابەتەیان بە بەڕەحابەتی سەدرەوە وەرگرتووە بەڵام کێشەکە لێرایە کە ئەمە دەرج نەکراوە لە ناو موازنە ئەو ئێمە لیژنەیەکمان هەیە لە مەجموعەیە گەندام پەرلەمانی فراکسیۆنە جیاوازەکان پێگەێنراون ئەوان باسییان لەوە کرد کە ئەویان بە وەزیری دارایی وتووە بەڵام بەداخەوە نهاتۆتە ناو موازنە و کەسێک چووەتە لای بەڕێز ناجحا کە بەرپرسی موەسسەی شوهەدایە وتوێتی ئەم ڕقمەم بۆ داخل کە بەس دیار لەبەرەوەی ئیتفاقی سیاسی لەسەر نەبووە نەیتوانیوە داخلی کا بۆیە لە ئێستادا هەوڵەکان بەردەوامن بۆیە داوای ئەوەیان کرد کە ئەو لیژنەیە پێکمان هێناوە کوردەکان بتوانن وەزیری دارایی ببینن بە ملحەقێک ئەو بابەتەش بنێرێ بۆ لیژنەی مالی ئەگەر بە ملحەق بینێرێ ئەوە بە شێوەیەکی ئاسایی ئەڕواتە ناو پرۆژە یاسای بووجەوە. بەڵێ یعنی ئێستا لە دەسەڵاتی وەزیری داراییە کە ئەمە بکات؟ بەڵێ وەزیری دارایی ئەتوانێت بە ملحەقێک لەگەڵ سەرۆکیەنجومەنی وەزیران قسە بکە و ئەو بابەتە چونکە ئەوان یەکێک لە مەرجەکانیان ئەوەیە وەزارەتی شەیدان هەڵبۆشێنرێتەوە بۆیە هەموو فەرمانبەرەکانی سەر بە دەوڵەتی ئیتیحادی بکرێ هەموو شەیدان و سوژەنای سیاسی چکە ناکرێت لە دوو مؤسسەی حکومیە هەبن بۆیە ئەوان باسییان لەوە کرد کە نابێ وەزارەتی شەیدان و موانفەلین بمێنێ هەرێمی کوردستانیش پێم وایە ڕازی بوون لەسەر ئەو بابەتە ئەو وەفدەی ئێمە بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە دوا بڕیار. بەڵێ ئەی سەبارەت بە جوتیاران ئەو پارەی کە جوتیاران هێرم لای بەغدادە ئایا هیچ پەیوەندێکی بەڕێکەوتی نێوتێرەی بەغداد یاخود ئەو بڕە پارەی کە لە دادگا کەیسەکان نێگلا کراوە کەی وەریەگرن؟ بەداخەوە لە دانوستانەکانی هەرێمی کوردستان و بەغدام بابەتە مناقەشە نەکراوە بەڵام ئێمە تێکستێکمان هەیە لە موازنەی 2018 لە هەوڵی ئەوان ئەو تێکستە دووبارە داخڵکەینەوە لە پرۆژە یاساکە بۆ ئەوەی قەرەبووی جوتیارانی هەرێمی کوردستان بکرێتەوە بۆ گەرمی 2014-15 لەگەڵ 16 بەڵام تا ئێستا نەگەیشتوینەتە مەرحەلەی تێست یا تێکستەکان گۆڕانکاری تیا بکەین یا دایانێنەوە هەوڵە دەین لە ڕۆژانی داهاتوە ئەو بابەتە لۆبی بۆ بکەین بۆ ئەوەی فیالەن سەبارەت بەو مەسەلەی کە بڕیاری مەحکەمە ئەو بڕیارە وەکو بیستمانە بڕیارێکە کە بۆ تەنها کەسێک دراوە و ئەتوانین ئەوە ئیسفادە لێ بکەین کە ئەوە مەحکەمە بڕیاری داوە بۆیە ئەبێ لە موازنە تۆمار بکرێن. بەڵێ ئەی سەبارەت بە فشارەکان ینی بەڕێز پێ دوای دەبێ حیزبە سیاسەکان ئەوانەی کە دەرەوەی پارتیویەتی فشار بکەن لە حکوومەت هەرێم بۆ ئەوەی کە پابندی یاسایی بودجە بێت؟
بە دڵنیایی و ئێمە تا ئێستا ئەومان بە خەڵکی هەرێمی کوردستان وتووە ئەوە هیچ دانوستانێکمان لەگەڵ حکوومەت نییە، بەڵام بە خەڵکی هەرێمی کوردستانمان وتووە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبێ بە ئەوەی کە لەناو موازنەی اتحادیە هاتووە، ئەوە تەحملی مەسئولیەتی نەهاتنی بوجەی فەرمانبەران موچەی فەرمانبەران و پێشمەرگە لە ئەستۆی ئەوایە، بەڵام لە حاڵەتێکا کە مادەی دەی فەقەرەی جیم هەڵبۆشێنێتەوە. ئەگەر مادەی دەی فەقەرەی جیم جێبەجێ بکرێ، ئەوە هەمومان لەو گرفتە ڕزگارمانە بێ و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و پێشمەرگە موچەیان بۆ دێ بە شێوەیەکی ئاسایی و بەبێ دواکەوتن. بەڵێ ئێوە لە بەغداد کار لەسەر زۆرتی ماف بۆ خەڵکی کوردستان دەکەن، بەڵام وەڵامی وەتان دەستکەوتووە کە بۆچی حکوومەت هێرێم ناوێت پابند بێت بە یاسای بودجێ عێراق نەوتە سیملەکە، ئایا لەبەر بەرژەوەندی خەڵکە یاخود لەبەر بەرژەوەندی کۆمەڵێک حیزب و کۆمەڵێک کەسدایە؟ مەلەفی نەود لە ڕاستیە شەفافیەتی تیان نەبووە و تیان نییە و ئەو بابەتە بۆ بەرژەوەندی نەک حیزبە سیاسی باڵا دەستەکان بۆ بەرژەوەندی خانەوادەکان بەکارهێنرێ. گومان هەیە لەوەی کام نەوتە لە ئەسڵا هەرفرۆشرا بێ و هیچی لای هەرێمی کوردستان نەمابێ بە پێی کۆبەڵێ عقود، بۆیە گومانمان لەوە نییە کە هەرێمی کوردستان نایەوێ و نەوتە ڕادەستکە و دیوەکەی دیکەیەوەیە کە ناتوانێ و نەوتە ڕادەست بکات، چونکە ئەم نەوتەی لە ئەسڵا کردوتە ڕەهن بۆ وەرگرتنی هەندێک پارە و قەرز. بەڵێ بەڵام هیچ لە قەرزەکان دیارنەوەی کە حکوومەت دەڵێت مەسەرەن ئەگەر پاساوێکە بێ بۆ دانەوەی قەرز پابندی یاسای بودجە، دیارە بۆچی قەرز کراوە بۆ ئایا بۆ موچە بۆچی سەرف کراوە؟ یەکێک لەو بابەتانە کە ئێستا مناقەشەی لەکرێت لە لیژنەی مالیە مەسەلەی قەرزە و بڕیارمان تا ئەندازەیەک داوە، جۆرێک لە کۆدەنگی هەیە لە ناو لیژنەی مالیە کە نەهێڵین عێراق لە ئێستادا هیچ جۆرە قەرزێکی خارجی بکە. بەڵام سەبارەت بە کوردستان ئەوە وەکو معلومەیەک سەبارەت بە کوردستان هیچ کەس نازانێت، تەنها چەند کەسێکی مەحدود نەبێت لە هەرێمی دەسەڵاتانە بێ کە ئەزانن ئەو قەرزانە هی کێیە، چونکە نەخاوەنیان دیارە و نەبڕیان دیارە و نەفایدایان دیارە و نەجەدوەلایان دیارە و نەعمولەیان دیارە، بۆیە کەس نازانێت و قەرزانە بە شێوەیەکی دەقیق چییە، بۆیە نایشتوانن داوای بکەن لە حکوومەتی اتحادی، چونکە قانونی ئیدارەی مالی و دەینی عام بەڕاشتا و باز لەوەکە کە ئەقلیم و محافەزات دەتوانن قەرز بکەن بە ئیستیشارەی حکوومەتی اتحادی. بەڵێ ئەی سەبارەت بۆ ئەگەر هەرێم پابند نەبێ وەکو پەرلەمانتاران هیچ دەرفەتێکتان لە بەردەمدانیە لە ڕووی یاسایەوە کە شکایەتەم لە حکوومەت هێرێمام لە عێراق بکەن بۆی کە خەڵکی کوردستان لەو بێموچەیە ڕزگار بێت؟ ئێمە وەکو پەرلەمانتار ناتوانین، چونکە جێی متەزەلم نین، فەرمانبەران ئەتوانن ئەو سکاڵایە تۆمارکەن، فەرمانبەرانیش تاک ئەتوانن یا گروپ ئەتوانن ئەو سکاڵایە تۆمارکەن، چ لە حکوومەتی هەرێم بێ ولا چ حکوومەتی اتحادی بێ، چونکەوان 2000 فەرمانبەرن و پێویستیان بە حقوقی خۆیان هەیە، چۆن ئەو بابەتە لە مەسئلەی گەنمەکە سکاڵا تۆمارکرا و ئەو هاوڵاتیە بردی سکاڵاکەی، ئاواش بۆ مەسەلەی موچە توانن ئەوان سکاڵا تۆمارکەن لە دادگاکانی حکوومەتی اتحادی. بەڵێ یعنی سکاڵا توان لەسەر حکوومەت هێرێم تۆمارکردن حکوومەتی عێراق دەتوان لەسەر دووکیان تۆماری بکەن، پێ دوایە بەرهەمی دەبێت ئەگەر هاوڵاتیان ئەم ڕێگایە بگرنە بەر؟ نا ئەوەی کە حقوقیان لای حکوومەتی اتحادیە لە حکوومەتی اتحادی تۆماریەکەن، ئەو حەقی کە لای حکوومەتی هەرێمە لە دادگاکانی حکوومەتی هەرێم تۆماریکەن. بەڵێ
زۆر باش بە سەبارەت بۆی کە بەرز وتر لیژنەیەکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێم دەکات کەی ئەم لیژنەیە سەردانی هەرێم دەکات ئایا تەنە لە فراکسیۆنە کوردیەکان پێکات وای خود سەردان فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق لیژنەیەکی سیاسیە لە مکەونات پێگاتوە ینی هەرسێ پێگاتەکە کە پێگاتەی کورد و شیعە و سونە بە ئیزافەی کەسێکی قانونی ناو لیژنەی مالی کە 4 کەسن سەردانی هەرێمی کوردستانەکەن لە هەفتەی داهاتووترا پێم وایە ئەو سەردانە ڕێکەخرێ. بەڵێ زۆر باشە بەس بەڕێزت شارەزایەکی باشتان لە بواری ئابووری هەیە ئەگەر هەرێم لەگەڵ بەغداد ڕێک نەکەوێ لە سریاسای بوجە ئەو بەرگەی کە دانراوە موچەی فەرمانبەران و پێشمەرگە بەبێت تەسلیمکردنی نەوت ئەگەر ئەویش هەڵبوەشێتەوە پێ دوایە دۆخی دارایی هەرێم بەرەو خراپتر دەچێت؟ بە دڵنیایەوە دۆخی دارایی هەرێم بەرەو خراپترە چێ چونکە زەمانەت نییە لەوەی نرخی نەود لە چه ئاستێک ئاوەسێ چونکە هەرێم ئەگەر نرخی نەود دابەزێت تووشی گەورەترین قەیرانە بێ بۆیە باسمان لەوە کرد کە نابێ هەرێمە مجازەفەیە بکە دوجار ئەو بڕگەیە لە ژێر فشارێکی گەورایەوە ئێمە هەوڵی زۆر جددی ئەدەین کە ئەو بڕگەیەوە خۆی بمێنێتەوە چونکە ئێمە نوێنەری خەڵکی کوردستانی نوێنەری حکوومەتی هەرێم نین ئێمە ئیشکالێتمان نییە چ مامەڵەیەک لەگەڵ حکوومەتی هەرێمەکرێ بەڵام ئیشکالێتی ئەوەمان هەیە کە نابێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تووشی زەرەر و زیان بن بۆیە داکۆکی تەواو لەو بڕگەیەکەین بەڵام توانای ئێمەش وەکو فراکسیۆنەکان فراکسیۆن کەمینەی لە ناو پەرلەمانە و ئەوان بە هەموو هێزەکانەوە زۆرینەن چونکە ئێمە لە ئەسڵی 22 کەس تەنها 5 کەسین لە ناو لیژنەی مالیە لە لیژنەی مالی کەمینەین و لە ناو پەرلەمانیشا کەمینەین. بەڵێ ئەی سەبارەت بە خاڵە گومرگیەکان کە وا بڕیار بوو هەڵبگیرێن و ڕێکەوتنیان لەسەر لە هەرێم و بەغداد بۆچی تاکو ئێستا خاڵە گومرگیەکان لە نێوان پارێزگەکانی هەرێم لەگەڵ کەرکووک و چەند ناوچەیەکی دیکەی عێراق هەڵنەگیراون؟ طبعا اتفاق کرابوو لەسەر 26 خاڵ کە ئەو 26 خاڵە بە هەرێمی کوردستان جێبەجێی کا و عێراقیش لە مقابل ئەو خاڵە گومرگیانە لابە بەڵام دیار بوو نەگەیشتە ئیتفاقەکە کرابوو واژوو کرابوو وەسایەکە بڵاو کرایەوە بەڵام دیار بوو ئیلتیزام نەکرا بە بڕگەکانیەوە بۆیە دووبارە عێراق گەڕایەوە سەرەوەی کە ئەو خاڵە گومرگیانەی دووبارە دانایەوە. یعنی لەلایەن هەرێمەوە ئیلتیزام نەکرابوو بەو بڕگانەوە ئەو بڕگانە چی بوون کە ئیلتیزامی پێوە نەکراوە؟ بەڵێ زۆربەی ئیلتیزامەکان لەسەر هەرێم بوو دیار بوو هەرێم ئیلتیزامی ئەو بابەتەی نەکردبوو چونکە دەبوایە گومرگەکە نهایەتەن تەسلیم بە عێراق بکرێتەوە داهاتەکەی. بەڵێ زۆر باشە بابەتێکی تر لەسەر مەسەلەی پێکەنانی حکوومەت کاتشمەکەمەوە سوپاس دەکەین سەبارەت بە پۆستی وەزارەتی داد کە پۆستی مەسەلە لایەنە کوردەکانە پارتی یەکێتی ناکۆکیان لەسەرەیە ئێستا هیچ کاندیدێکی دیاریکراو هەیە بۆ پۆستی وەزارەتی داد؟ ئەوەی ئێمە بیستومانە کە بەڕێز حاکم ڕزگار کاندیدە بۆ ئەو پۆستە دیارە حکوم ڕەشەحی تەسویە دانراوە و تا ئێستا فالح فەیاض سوورن لەسەرەوەی کە پۆستی وەزیری ناوخۆ وەرگێ و ناوی سەلیم جبوری هەیە بۆ وەزارەتی دیفاع
بەڵام بە حکمەوەی ئەمڕۆ نهات بۆ ناوجەلسە دیارە تا ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکراوە لەسەر ئەو سێ وەزارەتەش. بەڵێ دوا پەیامت چییە لەبارەی بودجەوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان؟ ئەوەی لە توانای ئێمە بێوەکو ئەو نوێنەرانی ئەو فراکسیۆنانە ئەو پێنجەندامە کوردەی کە لەناو لیژنەی داراییان هەموو توانایکی خۆمان بەکارێنین بۆ ئەوەی مادەی دەبرگەی جیم وەک خۆی بمێنێتەوە تاوەکو فەرمانبەرانی هەرێم مەحروم نەبن لە موچەکانیان، پێشمەرگەی هەرێمی کوردستان مەحروم نەکرێت لە موچەکانیان. بەڵام دوجار ئەگەر ئەم بابەتە هەڵۆشێنرایەوە ئەوە مەسئولیەتەکەی لە ئەستۆی ئێمەدا نییە، چونکە هەرێمە دوجار پابندیەکانی خۆی ناکا بەرامبەر بە التیزاماتی حکوومەتی ئیتیحادی، بۆیە ئەوانیش لە مقابلی ئەو فشارەی کە هەرێم پابند نابێ ئەو فشارە خەنە سەر خەڵکی هەرێمی کوردستان و موچەکانیان نانێرن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندام لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە لە بەغدادەوە لەگەڵ مامی. سوپاس بۆ بەڕێزتان، سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.